کای هەستە ئێوە برژانی شینتان بینیوە وەکۆم برژانەکانی کچە جوانە ناوی کەشان خانە کەشان کاروان ماشەڵڵای لێبێ بڕۆ بۆ لای ڕاست. بە ناوی خوا و ساڵتان لێبێ خاتووکەشان پێشتە ڕۆژ لەژێر بێشکاری گشتیجانەکان مامۆستاکە سپاس بۆ مامۆستاکانی خۆم فەرمووت کێ نردێتی بۆ لای من دکتۆر ئاراس دکتۆر ئاراس جەلال بەڵێ کە مامۆستای کۆلێژی پزیشکی ددانە لە زانکۆی سلێمانی بواری پزیشکی دەمودانی مناڵان دەڵێتەوە بۆ خۆم خوێندکاری ئەو بووم چی فەرموون بوو دکتۆر ئاراس؟ وتی یەک دکتۆر ئەتوانێت لە سلێمانی دکتۆر هەڵگوردا چارەسەری کەشان بکە زۆر سوپاسی یەکەم ئەو نردبی بۆ لای تۆ وا بوو لەبەر چاوەڕوانیەکانە بۆی کە کردمان لەخوا بەزانست سپاس بۆ خوانمونە و زۆر بێ زۆر لێ ڕازی سپاس بۆ خوای گەورە بەس قۆناغێکی زۆر ئینی تێپەڕان زەحمەت بۆ نییە؟ خۆ قسەمە بکە چۆنی؟ پێشان ملاتەکە چۆن بوو ئێستا چۆنی؟ ئێستا خۆشە برژانەکانی شەشیم کردووە بۆم نیشەکەی؟ دووبارە سپاس بۆ خوا سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس جەلال کە مامۆستای خۆم بۆ هەمیشە هەردەمیشە مامۆستامە و بۆ ئەو سەدا پزیشکی تریش کە مەزانی خوان لێوە باشن لە چاسەکردنی چارەخوازەکانە دەڕۆژ پێش ئێستا چاسەمە کردو سپاس بۆ خوا زۆر باش یەک دڵێم بۆ پین بێکۆ باش لە ستۆریە بینن ناوانە شێکی مە پۆست دەدا هاتووە لێ بای شەمە بکە